فڕۆکەیەکی مەدەنی ئەمریکی بەهۆی کێشەی تەکنیکەوە بە ناچاری لەسەر ڕێگای گوندی گاینجی سەر بە ناحیەی کەورگۆسک نیشتەوە. لە کاتی نیشتنەوەیدا فڕۆکەکە کە 4 سەرنشینی هەڵگرت بوو باڵێکی شکاوە و زیان بەر چەند بەشێکی دیکەشی کەوتووە. شایەتحاڵەکانی شوێنی ڕووداوەکە دەڵێن سەرجەم سەرنشینەکانی فڕۆکەکە سەلامەت بوون. هەرها لەولا ڕەهات لەولا ڕەهات هەر نیوی بنیوی گوتە هات تا ئێرانە لێرە ڕاست کە تعدی عالم جەماعەت غاریاندا چوون دوای زوو ئاسایی شتووە هاتن خۆمانەها کوردی خۆمانە دەوران گوت و لێ نەگەڕان کەس بستە پێش ئەوانە 4 نەفەر بوون 4 نەفەر ئەو 4 نەفەریان برد. داوانگو ئەو ئەمریکیە و نازم ئەشای سەربازی تێدا و نازانم هەندێک دەگو مەدەنیە و کەیفی هەندێک قسەیشی دەکرد نێ لەمە بچنکردنیت چای خۆم ببینی هەر دوێ ڕامەش تەماشامان دەکردی نانهێشت وڵاو جەماعەتی ئاسایشەکە نەدانهێشت بچنەکردنی گوتی مەمنوعە. بەشێکی تر لە شایەتحاڵەکان دەڵێن فڕۆکەکە پێش ئەوەی بنیشێتەوە پەروانەکانی کاریان نەکردووە و لەسەر ڕێگای گوندی گاینجی سەر بە شارەدەی کەورگۆسک بە ناچاری نیشتۆتەوە. دەشڵێن سەرنشینەکانی فڕۆکەکە لەلایەن هەلیکۆپتەرێکی جەنگەوە گوازناونەتەوە و نزیکەی 35 سەربازی ئەمریکیش ناوچەکەیان پاراستووە و نەیان هێشتووە کەس لە فڕۆکەکە نزیک بێتەوە. نی بکەت و هەر لە گردە ڕەشەڕە کوتیان نوی دەبوو ڕاست ئالێرانە خۆی بۆ ئەو سیمەدا بوو ڕاست کات کەتە ناو دەغڵەکە دوکە شتە نێستا بەس بێ هەندە خۆلش لێ ئەو پەروانەکە شکا لێ هەندە شتیشتکە شکا بوو. لەبارەی زۆری فڕۆکەکە و چۆنیەتی نیشتنەوەی لە ناوچەکەدا NRT هەوڵیدا بەرپرسانی ئەمنی ناوچەکە بدوێنێت بەڵام هیچ کەسێکیان ئامادە نەبوون لەو بارەیەوە قسە بکەن. شارۆچکەی خەبات سەر بە پارێزگای هەولێرە 37 کیلۆمەتر لە سنتەری شاری هەولێرەوە دوورە. گوندی گاینجیش نزیکەی 10 کیلۆمەتر لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دوورە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.